ساڵانە بە باشتربوونی هاردوێری کۆنسۆڵ یان پیسی گرافیکی یاریەکان جوانتر و جوانتر دەبێت تا ڕۆژێک دێ خەڵکی دەپرسن ئەمە ڕاستیە یاخود کۆمپیوتەریە. لەوانەشە لە فیلمەکان گرافیکی وا پێشکەوتوو بەکار هاتبێ، جیاوازی نێوان گرافیکی یاریەکانی پێش و ئێستا. Need for Speed 1 بەرامبەر Need for Speed Payback. بەشی یەکەمی یاری Need for Speed لە 1994 بڵاوکرایەوە. یاریەکە دواتر بۆ PlayStation 1 بەردەستخرا. هەرچەندە بە چاوی گرافیک و پێشکەوتنی ئێستاوە سەیری بکەی زۆر پێشکەوتوو و سەرنجڕاکێش نییە. بەڵام لە 94 ئەو گرافیکت بە گەیمەرێک پیشان بدابە دەیوت واو زۆر لە ڕاستی دەچێت، چونکە هیچ شتێک نەبوو وا پێشکەوتوو بێت لەو سەردەمە بێگومان. یاریەکە 3Dە بەڵام 2Dە کراوە بە 3D، بۆیەش هەندێک لێوارەکانی ئۆتۆمبیلەکان زۆر ڕقن و نەرم و سموث نەکراون. لە بەرامبەردا Need for Speed Payback نوێترین یاری زنجیرەکەیە کە لە 2017 بڵاوکرایەوە. لە دوای 23 ساڵ گرافیکەکەی بەو شێوەیە پێشکەوتوو کرا. گرافیکەکەی جوانە و وێنەدانەوە هەیە، شوێنی تایەکان لەسەر شەقام دەمێنێتەوە و لە هەمووی گرنگتر ئۆتۆمبیلەکان زۆر بە ناوازەی دروست کراون. ناڵێ Need for Speed Payback یاریێکی زۆر باشە، چونکە لەوانەیە گەیمەران وا بیر نەکەنەوە، بەڵام لە چاو 23 ساڵ لەمەوبەر گرافیکەکەی زۆر بەرچاو پێشکەوتووە. Fallout 1 بەرامبەر Fallout 4. یەکەم یاری Fallout لە 1997 بۆ PC بڵاوکرایەوە. یاریەکە جیهانی کراوەیە و بەو شێوەیە. بێگومان یاریەکە لەو کاتە بەمەبەستی هەبوونی جوانترین گرافیک لە جیهان دروست نەکراوە، بەڵام چیرۆکەکەی گەیمەرانی دڵخۆش کردووە بوونەتە هەواداری. لە دوای 18 ساڵ Fallout 4 بڵاوکرایەوە. بێگومان باسی Fallout 76 ناکەین، چونکە ئەو یاریە با بڵێن کارەساتە، بەڵام Fallout 4 یاریەکە هەوادارێکی زۆری هەیە. بێگومان لە چاو یاری یەکەمی Fallout گرافیکەکەی زۆر جیاوازە و زۆریش جوانترە، بەڵام دەبێت گەیمەری Fallout بی تاوەکو بتوانی لەو هەستە تێبگەی کە خەڵکی دەڵێن یاریەکانی Fallout یاری نایابن. Assassin's Creed 1 بەرامبەر Assassin's Creed Odyssey. ئەمە یەکەم یاری ئەساسنە، ئەمەش نوێترین یاری ئەساسنە. جیاوازی هەیە، بەڵام گرافیکی هەردوو لە زۆر جوانە. بەتایبەتیش یەکەم یاری ئەساسن لە 2007 بڵاوکرایەوە. Ubisoft یاریەکی زۆر جوانیان دروست کردووە، تاوەکو ئێستاش یاریەکە بکەیت ناڵێیت ئەو یاریە زۆر کۆنە، لەبەر چاوەکانت کۆنن، بەڵام دەتوانین یاریەکە بکەیت و بێکێشە تەواوی بکەیت، چونکە کارێکی زۆر باشیان بۆ ئەنجام داوە. لە بەرامبەردا Assassin's Creed Odyssey لە 2018 بڵاوکرایەوە. یاریەکی هەرە نایابە جیهانی کراوەیە. یاریەکە ئەوەندە گەورەیە لەوانەیە بێزار بیت تا دەگەیتە شوێنێک لە یاریەکە، چونکە زۆر پڕوردەکاریە و زۆریش بەنایابی، سەوزایی، چیە، بەرد، هەموو شتێک قەڵا درەخت بۆی دروست کراوە. لە بەراوردکردنیان جیاوازی گەورە لە ڕووی دیزاین نابینی، تەنیا گرافیکەکەی بەهۆی پێشکەوتنی هاردوێردەوە جوانتر کراوە. ئەوەی زۆر زەقە ڕەنگەکانی ئادەسیە کە یاریەکی زۆر قەشەنگە. Grand Theft Auto San Andreas بەرامبەر Grand Theft Auto 5. لەوانەیە گەیمەران بە باشترین یاری بزانن، بە تایبەتی لە کوردستان کاتێک یاری GTA San Andreas لە PlayStation 2 بڵاوکرایەوە. لە هەموو کوردستان ئەوە تاکە یاری بوو. لە هەموو ماڵێک هەموو گەیمەرێک باسی بست بە بیست شوێنەکانی GTA San Andreasiان دەکرد. بێگومان کە لە کوردستان بە هەڵە ناودەبردرا، بە درایڤەر ناودەبردرا. گرافیکەکەی زۆر نایاب نییە لە چاو ئەو کاتەش، چونکە یاریەکە خاوەنی نەخشەیەکی زۆر گەورەیە و سێ شارە. لەو کاتە هاردوێری PlayStation 2 و Xbox ئەوەندە توانایی هەبووە بتوانێت ئەوەندە یاریە لۆد بکە. بەڵام GTA 5 کە لە 2013 بڵاوکرایەوە نمونەی یاریەکی زۆر نایابە، گرافیکەکەی نایابە و کاراکتەرەکان زۆر بەڕاستی دەچن و جیهانی یاریەکە زیندووە. وە لەبیر نەکرێت ئەو یاریە GTA 5 پڕفرۆشترین بەرهەمی تەرفی هیچ جیهان و مێژووە. هیچ فیلمێک، هیچ یاریەک بەقەد ئەو یاریە پارەی کۆنە کردوێتەوە. Metal Gear Solid 1 بەرامبەر Metal Gear Solid 5. یەکەم یاری Metal Gear لە 1998 بڵاوکرایەوە. لە لیستی پڕفرۆشترین دیاری PS1. کامێرەی یاریەکە بە شێوەی فیکسە، لەسەرەوە کاراکتەرەکە نیشان دەدا شێوەیان کارتۆنیە، زۆر ڕق دیارە. بەڵام بۆ ئەو کاتە یاریەکە ئاکشنی نایاب بووە. لە دوای 17 ساڵ لە بەشی پێنجەم یاریەکە گرافیکەکەی زۆر بە جوانی پەرەیسەند. جگەلەوەش گرافیکەکەی جوانتر بووە، هەموو شتەکانی یاریەکە گۆڕدراوە، کامێرای لە فیکسەوە کراوە بە کامێرە سێم و چەک و تەقەمەنی گۆڕدراوە. Wolfenstein 1 بەرامبەر Wolfenstein 2 The New Colossus.
یەکەم بەشی یاری وۆڵفنستاین بە ناوی وۆڵفنستاین 3D بوو بێگومان بە چاوی ئێستا سەیری بکەی بەوە ناوترێت 3D بەڵام بۆ ئەو کاتە 3D بووە دیوارەکان بە تەکنیکێک دانرابوون هەوڵی دەدا بە تەکنۆلۆژیای ساڵی 1992 کار بکە کە ئەو کاتە ڕامی کۆمپیوتەرەکان بتوانن بەرگی گرافیکەکەی بگرن دوای چارەگە سەدەیەک 25 ساڵ وۆڵفنستاین 2 The New Colossus بڵاو کرایەوە یاریەکە هەر کامێرەی کەسی یەکەمە بەڵام گرافیکەکەی زۆر جوانە و خاوەنی گەیمپلەیەکی پڕخوێنی نایابە چیرۆکەکەشی بەنایابی ماوەتەوە گەر بەراورد یاریەکان بکەین دەبینین بە پەرەسەندنی هاردوەردی کۆمپیوتەر و کۆنسۆڵی پلەیستیشن و ئەکسبۆکس پەرەپێدەران دەتوانن گرافیکی نایاب دروست بکەن لەو نیگایە نزیک بێ کە لە ژووری وێنە چێشان هیوای بۆ دەخوازن و دەیچێشن